لە دەستپێکی قوتابخانە موبایلم بەکاردێنا بەڵام لە کاتی چڵ ڕۆژەکەدا سوشیال میدیا مەتاڵی ڕش کردوتەنە یوتیوب تەلەگرام نەبێ لەوە تای منداڵە هیچ ئاواتەچی نەهاتۆتە دی خی گەورە ئیشەڵڵە ئاواتەکانی دێنێتە دی لەمە دووە سڵاو لێبێک کاک دیاری پیرۆزبای لێ دەکەین وەک 1964 هیوای سەرکەوتنت بۆ دەخوازیین پێمان بڵێ چۆن توانیت بەو پلەیە بگەیت. سەرتاسپاس بۆ خی گەورە کە یارمەدەم ئەو نمرەیە بەدەست بێنم ئەمە هەموو فەزلی خۆیان کە لە پشتم بوو و هەروەها سوپاسی دایکی بەڕێزیشم دەکەم کە توانیوێتی ژنگەیەکی بۆ تەرخان کردم کە بتوانم ئەو نمرەیە بەدەست بێنم کە پێم وان بەدەستی دێنم زۆر سوپاسی دەکەم دەستی ماز دەکەم هەروەها سوپاس مامۆستا بەڕێزەکانیشم دەکەم کە زۆر یارمەتی دەرم بوون هەر کێشەیەکمە بل هەر بابەتێکدا یارمەتی دەرم بووە وەروەها سوپاسی برا خوشەکان و خزمەکانیشم دەکەم. پێم بڵێ چۆن یەکلای بیوە کە تۆ یەکەمی دەڤەری ڕاپەڕین و دووەمی هەرێمی کوردستانی. مامۆستا محەممەد کەریم بەڕێبەری پەروەردەی ڕانی تەلەفۆنی بۆ کردم ڕایگەیان کە من یەکەمی ڕاپەڕینم هەروە بەپێی ئەو کۆنمرەی کە من هەمە 676 هیچ نمرەیەک لەم بەرزترنەوە بێزگە لەو خاتونەی کفری کە ئەو پلەی یەکەم بوو من و کوڕێشکی ئیداریزا خۆیە کە پلەی دومامە دەسێنان لەسەر بەش وێژەی چاڕوانی ئەو نمرێت دەکرد. بەڵێ سوپاس بۆ خی گەورە هێناشم فەزلی خی گەورەیە. لە چی دەرەجەکانتان وا کرد بوو کە ئەو نمرانە دابەزن چوانەیەک وەڵی عەرەبی دای بەزان وڵە باشە چۆن دەتخوێن ڕۆژانە نۆرماڵێن کاتی دەستپێکردنی مەکتەب بەلایانی کەم و ڕۆژان هەشت کاتژمێر دەمخوێن ڕۆژی باشە و دەرسەکان ئاستەکان کەمتر دەبنەوە بەبێی قورسی و سووکیان دەگەیشتە 5 کاتژمێر یعنی 5 بۆ 8 کاتژمێرم دەخوێن بەڵام لە وەختی چل ڕۆژەکەدا بەلایانی کەمەوە 12 کاتژمێر دەمخوێن ڕۆژی. ئایا مۆبایل تەلەڤیزیۆن یان مۆندیال ئەوانە هیچ کاریگەری لەسەرت نەبوو؟ ناوەڵە سێرم نەدەکردن لە دەستپێکی قوتابخانە موبایلم بەکاردێنا بەڵام لە کاتی چڵ ڕۆژەکەدا سوشیال میدیا مەتاڵی ڕش کردوتەنە یوتیوب تەلەگرام نەبێ ئەوان بۆ خوێندن سوود لێ دەبینی؟ بەڵێ شەڵار سەرکەوتوبی و پیرۆز سەلامت بیاخۆ. دەچمە لای ئەو قەڵایی کە ئەو توانیوێتی لە پشت کوڕەکەی بێ پورە گیان سڵاو لێبێ پیرۆزبایی ئەو پلێن بەرزە لە کوڕەکەت دەکەین پێیان بڵێ چیت بۆ دەکرد ئاوا ئەتۆ بە پاڵ پشتی خۆ هاتنی خۆتان و کەناڵەکەتان دەکەم بەڕێستان لە سای خوای و فەزڵی خوای و هەوڵ و کۆشەشی خۆی بوو ئەگە ئەو من نمرەی بەدەستێنە چیت بۆ دەکرد ڕۆژانە وەڵا ئەوەی لە دنیاە باش بایە بۆوی مرتاع بە ئەوم بۆ دەکرد خۆم لە لا گرنگ نەبوو باوەڕکە ئەو خوێندنەوەی دەکرد ئەو مادوو بوو بەس ئەمن زیاتر شەکەت بووم لەگەڵی بەس هەر پێم کەمیشە ئێستاش یعنی هەموو شتێکی ئەوەی لە دەست هاتۆ کرد بە فەزڵی خوایەوە بریا زیاتریشم بۆ کردایە لە سای خوای و هەوڵ و کۆشەشی موسڵمانان ئیخوای گەورە مامۆستایەکانی ئامادەی بیتوێن زۆر زۆر یارمەتیان دەدا. باشە دەتەوێت کوڕەکە لە داهاتوودا چیت هەیە بۆی دەتەوێت چیت بۆ بکات قەرەبوت بۆ بکات وەڵاهی بەس بۆ خۆی پلە و مەقامی لە دنیا و لە دواڕۆژ سەرکەوتوو بێ خوا هیوا و ئاواتەکانی بێنێتە دی ئیشەڵڵا بە فەزڵی خوای گەورە چ ئاواتەچی هەیە و نیازەکی هەیە خوای گەورە بۆی بێنێتە دی چونکە هیچ لەوە تای منداڵە هیچ ئاواتەچی نەهاتۆتە دی خوای گەورە ئیشەڵڵا ئاواتەکانی دێنێتە دی لەمە دووە باشە بەس ئەو پلە بەرزش پێمایەکە کە لاوەتەکان ئیشەڵڵا پشت بە خوای پلەی بەرزتریش دەبێت.